بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتەتان باش. لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی باشتان بۆ بە ئاواتەخوازین. هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی. بەرنامەی ئەم جارەیشمان توێژینەوەیکی تازەست لەسەر متابۆلیسم کراوە. متابۆلیسم یعنی هەرو مەرحەلەگەر سوخت و سازە کە لە لەشە ڕوو ئەدات و ئەوەی کە لەم تاقیقە تازە هاتووەتە دەست. یەکێک لەو مشکڵاتەی کە هەیە لە جەوامعێکی ئەتای بڵێن لە تواو دنیا قەڵەویە، جیا لە قەڵەویە و عوارزەزە کە بە دوای قەڵەویە تێت. بۆ نمونە یەکێکی دیابەتە، ئەویش دیابەتی جۆری دووەکەیە. تاقیقاتێکی تازەست کە لەسەر پرۆسەی سوخت و ساز لە لەشە کراوە و احتماڵیان داوە کە لە داهاتووە ئەتوانن بە تەئسیراتێک کە هەیەە لەسەر سوخت و ساز یعنی ئەو پرۆسە ئاڵوگۆڕی بەسەربێرن، هەم بەرگری بکرێت لە ئەوەی کە کەسێک تووشی چاخی یا قەڵەوی بێتەوە، کە هەروەها نەخۆشی دیابەت یا مەرەزقەنی ئەویش جۆرە دووەکەیە. پێشەکی من بۆ بینەرانی خۆشەویستمان ئەوە باسکەم کە متابۆلیسم یانێ ئەوەی کە سووتاندن و دروستبوونەوە چییە سووتێت کاتێکە مرۆڤ بۆ جوڵە، بۆ حەرەکەت، حتا بۆ هەناسە کێشانیش ئەو شتەی کە لەش لازمیە ئێنەرژی و وزەیە. ئەو ئێنەرژی و وزەیشە ئەبێت مەوادێک لە لەشە، یانێ ئەو مەوادەی کە مرۆڤ بۆ خواردن مەسرەفیەکە بسووزێت تا ئەوەی کە ئەو وزە سازان بێت یا بسازرێت. ئەوەیە کە بە متابۆلیسم ئەو فەرایەندە ناوە ببرگێت. فەرایەندەکەش دیارە سوخت و سازە، وەلی فەرایەند یا مەکانیزمێکی شیمیاییە، یعنی ئەو پرۆسە کە لە لەشە ڕوو ئەدات. بۆ نمونە کاتێکە مرۆڤێک موادی خۆراکیە خوات، ئەو موادە خۆراکیە ئەسووزێت بە ئانزیمەکان، بە هۆرمۆنەکان ئەڕواتە ناو جەریان خۆین وە وزە دروستە بێت. وزەکەیش کەروە ئشارەمان کرد بە تایبەت لە جوڵە، هەم حرەکەتی عەزولە، هەم ئێسکەکان و حتا لە هەناسەدانیشە، یانێ بچووکترین جوڵە لە لەشە پێویستی هەیە بە وزە کە ئەم متابۆلیسمە یا ئەو سووتان و سازانە ئەتوانێت دەور و نەخشی بۆ ئێوە بینەرانی خۆشەویست مهم بێت. کاتێک کە ئەم پرۆسە ئەنجامەگیرگێت، جیا لەوەی کە فەرایەندێکی شیمیاییە، ئەوەی کە مەحسوول نەهاییەکەی ئەوێتە متابۆلیتی پێژن، یعنی ئەم متابۆلیسمە کاتێکە ئەو پرۆسە تەواو بوو ئەوێ بە متابۆلیتە. متابۆلیتی جۆرا و جۆرە وەکو ئەسیدگەر ئامینە، ڤیتامینەکانە یا مەوادێکی ترە کە ئەوانە کولەن لەم پرۆسە نەخشیان هەیە. معموڵەن بۆ ئەو مەرحەلەی متابۆلیسمە یا ئەو سوخت و سازە خۆی تەقسیمەوێت بە دوو بەش، یانێ ئەوەی کە یەکێکی کاتابۆلیسمە، کاتابۆلیسم و ئانابۆلیسمە. لە کاتابۆلیسمە ئەو مەوادە تەجزیە کردێت، لە ئانابۆلیسمیشە ئێتر ئەو مەوادەسە کە ئەبێتە ئێنەرژی، یانێ ئەو وزە بۆ لەش ئێتر دروستە بێت. ئەوەیە کە متابۆلیسم خۆی ئەبێت بە دوو بەش، کاتابۆلیسم و ئانابۆلیسم. لە بازی شوێنگەرە بۆ نمونە ئەڵێن متابۆلیسم چییە؟ ئەڵێن کاتابۆلیسم و ئانابۆلیسمە، یانێ تەجزیەی مەوادی کە مرۆڤ مەسرەفیەکات و ئانابۆلیسمەکەیش کە ئەو وزەسە کە دروست ئەبێت. دیارە لە هەر پرۆسەی کە ئەتوانێت مشکڵاتێک دروست بێت، بۆ نمونە ئەگەر تەغیراتێکی هورمۆنی لە لەشە دروست بێت، یا بازی ئاڵۆگۆڕگەر کە سیستم گەر لەش تووشی بازێک لە هەڵاوسانگەر کات، ئەوە ئەتوانێت کولەن لەسەر تەغیراتی ئێنەرژی یا دروستبوونی ئەو ئێنەرژیە لە لەشە تەئسیری بێت. کاتێکیش کە لەش ئێنەرژی نەبێت،
ئەو کەسە هەست بە ماندوویەتیەکات، هەست بە ئەوەکات کە هەمیشە حاڵەتی خەواڵووی هەیە یا خەوی بێت. ئەوەیە کە ئەمە پرۆسە بە پرۆسەیەکی مهم ئەژمارە کردێت، بەڵام تاقیقاتێک کە ئەم جارە کراوە ئەویش تاقیقاتەکە اتفاقی بووگە، اتفاقەکەیشی ئەوە بووگە کە مشاهدەیان کردووە لە ناو خۆینە میکرۆبیۆم هەیە، میکرۆبیۆم کە میکرۆبگەرێکی یا بڵێن کە مەوجودگەرێکی زۆر ڕێزن کە لە ڕێخۆڵەکانە هەن. ئەوانە کاتێکە تەوەجویان کردکە متابولیتیان بووگە، متابولیت وتیان کاتێکە ئەو متابولیسمە ڕوو ئەدات ئەو شتێکە دروستە بێت متابولیتی پێڵێن کە ئەتوانێت جۆرا و جۆر بێت، ئەنواعێکی مختلف بێت. ئەمە لە تاقیقاتێکە کە خوێنیان بەڕەسی کردووە پێیان بردووە کە ئەو متابولیتگەرە ئەتوانن لە تەریق خوێنەوە جیا لە خۆیان میکرۆبیۆمگەریش بوون تا قەلبیش، یانێ ئەڕوات بۆ لە ڕوودە و لەو سیارڕەگێک هەیەکە بە سیارڕەک باب ئەناسرێت، ئەڕوا بۆ جگەر، لە جگەریشە و ئەڕواتە ناو خۆین و ئەتوانێت بڕوا بۆ قەلب. تاقیقاتەکە ئەوە جیا لەوەی کە تاقیقیان کردووە لەسەر ئەو پرۆسە، لەسەر ئەو واکنشگەرە فعل و ئەنفعالگەر شیمیاییە، دیارە مەوادێکیان کەموزیە بە مەوجودگەر ئازمایشگایی، بۆ مشکە ئازمایشگاییە تاقیقیان کردووە هەم لەسەر خوێنەکەی، هەم لەسەر ئەو ئەنازەی کە لە متابولیتەکانە هەیە. ئەوە نەتیجەیان ئێرائەداوە، بەڵام نەتیجەکە ئەوەیە کە وتویانە ئەبێت تاقیقکەین، بەڵام یەکێک لەو ڕێگە ئەو ڕێگانەسە کە ئەتوانێت بۆ دەرمانی دیابەتی جۆری دوو بەکار بێت. ئەگەر من وەکو مختصەرێک لەو تاقیقاتە گزارشێکە داویانە تاو جێگەیە کە بۆ بەرنامەکەی ئێمە مفید بێت، تاو شوێنیە کە زۆر واردی وردەکاری و تەخەسوسەکانی نەبێت، من ئەو بەشانیمە هەڵبژاردووە پێشکەشی ئێوە خۆشەویستان یەکەم. ئەوەی کە خۆیان ئیعلامیان کردو وتیانە ئەم متاڵعەیەکە کە نیشان دەدات ئەو متابولیتگەرە وا دروستە بێت، متابولیت لە ڕیخۆڵا یعنی بەرعەسەر ئەو متابولیسمە ئەتوانێت نەخشێکی مەحوەریان بێت لە کۆنتڕۆڵی چاخی و دیابەتە، یعنی چاخی و دیابەت کۆنتڕۆڵ بکەن. متاڵعەکە لە زانکۆی هارواردە بووگە، ئەمان وتیانە گرویک لەو متابولیتگەرە لەو مەوادیانە شناسایی کردووە کە لە ڕیخۆڵە و ئەڕۆن بۆ جگەر، لە جگەریش و ئەڕۆن بۆ دڵ. کاتێکیش کە ئەڕۆن بۆ دڵ لەوێ و ئیتر پۆمپاژە کردێت هەر لە تەرێق خوێنەکە و یانێ بۆ تواو لەش، یعنی ئەو متابولیتگەرە لە دڵ و ئاخر مەسیریان نییە، لە دڵیشەوە پۆمپاژە کردێت و بڵاو ئەبنەوە بە تواوی لەشە. وتویانەکەم کەشف ئەتوانێت لە ئایندە لە داهاتووە یارمەتی دەرمان بێت بۆ ئەوەی کە کۆنتڕۆڵ کردێت هەم چاخی کەس خەڵەو نەبێتەوە، هەم ئەو مەرەسقەنەی ئەویش جۆری دووەکەی بە دیابەتی جۆری دوو ئەناسرێت، وتویانە ئەتوانێت لەسەر ئەوە تەئسیری بێت. لەسەر هەر درێژەی ئەو راپۆرتە شاریان بۆ کردووە کە سیارڕەگێک هەیە بەناو پۆرتاڵ کەبدی کە بەشێکی زۆر لە خوێن لە ڕیخۆڵە ئەواتە ناو جگەر لەوێ تەخلیەکات ئێڕژنێت لە کەبدی شۆکاروا وتمان ئەڕوا بۆ دڵ، لەوێش نووسیوە کە چۆنکە ئەو بەشە لە ڕیخۆڵە و ئەڕوات بۆ ناو کەبد بەشێک لەو میکرۆبیۆمگەرە وەرەگرێ. من لێرە مەجبورم بۆ بینەرانی خۆشەویستیشمان تەوزیح بدەم میکرۆبیۆمیش مەوجودگەرێکی ڕێزن کە لە ڕیخۆڵە هەن، ئەوانیش لە کولەن لە ئەو واکنشگەرەی کە لە لەشە ڕوئەدات دەور و نەخشیان هەیە. میکرۆبیۆمگەر ئەگەریش تەعادڵیان هەیە یانێ ئەنازەیان هەیە، تاین بڵێن کە باکتریگەرێکی مفیدن، مەوجوداتێکی زۆر ڕێز و مفیدن، بەڵام ئەگەر باڵانسەکەیان تێک بڕوات یانێ ئەنازەکەیان
کەم و زیا بڕوات ئەتوانێت نەخۆشیگەرێکی جۆراوجۆر لە لەشە دروستکات. تاو جێگەی کە من لە بیرم بێت چەند نەخۆشی لە بەرنامەگەر پێشومان ناتوانم بڵێم ماوەیەکی زۆریشی بەسەر چووە لە تەندروستیە حتا نەخۆشیگەرێکیشی ئەتوانێت دروستکە یانێ ئەو میکرۆبیۆمگەرە لە نەخۆشیگەر چاویشە دیارم نەخۆشیێکی خەتەرناک نەبوو حتا لەوێش ئەبینرا. دیارە ئەمان ئەوەی کە لەسەر ئەو مەوجودە ئازمایشگاییشە تاقیقیان کردووە ئەم میکرۆبیۆمگەریانە لەوێ دیوە وتویانە ئەوەی کە بۆ ئێمە مهمە بزانین ئەو میکرۆبیۆمە یا ئەو بە ئیزافەی ئەو متابۆلیتە چۆن تەرکیبەون چۆن تەبدیلەون بە شتێکی تر یا ئەوەی کە حەسبەون وەختێک کە واردی گەردش یا ئەو سوڕانی خوێنە بوون لە لەشە یعنی فەرایندەکەیان بەڕەسی کردووە ئەو میکرۆبیۆمە لە پرۆسەیەکە هەم کەمە بێتەوە هەم تەرکیبە بێت لەگەڵ مەوادێکی ترە و هەم ئەوەی شەسەکە ئەتوانێت تەبدیل بێت یان بە شتێکی تر. ئەمان وتویانە کە هەر لەسەر ئەو میکرۆبیۆمە وتویانە کە تەجزیە و تەحلیل خوێنیان کردووە دیارە لە ئازمایشگا و کاریانە کردووە خوێنەکەیش ئەو خوێنەسە کە خروجی بووگە لە هەم لە ڕیخۆڵە هەم لە جگەرە و هەم لە ئەو خوێنیشەوە لە پۆمپاژ کراوە لەلایەن دڵەوە بۆ تواولش غەنیسازیان کردووە دیارەوە پرۆسەیەکە کە لەسەر ئەو متابۆلیتگەرە غەنیسازیان کردووە ئەوەی شەکە وتویانە کە سڵامەتی جگەریشمان هەر بەڕەسی کردووە گەیشتون بۆ نەتیجە کە ئەمانە ئەتوانێت ئەو متابۆلیتگەرە دەور و نەخشیان هەیە لەسەر ئەوەی کە ئەو کەسانە نە هەموو کەسێک بەڵام لە بازێک کەسەکە باڵانسەکە ئەشێوێ بە یەکە ئەتوانێت تووشی قەڵەویان کات و ئەو نەخۆشی گەریشەکە دواتر بە دوای قەڵەویەتێت. وتویانە کە جۆرەکانیش ئەنازەکە کەم و زیا کراوە دراوە یعنی بۆ جانەوەرە ئەو مشکە ئازمایشگاییە ئەو مەوادێک کە دراوە پێیان کەم و زیا کراوە و تەسیراتیان لەسەر ئەوە ئەنازیگیری کردووە کە هەم میکرۆئۆرگانیسمەکان بە مەوادێک بەتایبەت چۆریان زۆر داوە چۆری خۆراکی کەم و زیایان کردووە ئەوە توانیویانە کە هەم میزان مقاومەت لەش بە ئەنسولین کەەوە ئەبێت بە دیابێت ئەوە بەڕەسیکان جەم بوونەوەی چۆری لە لەشە ئیسفادەکەن و هاتوون هەر ئازمایشیانیشە لەسەر مرۆڤەکانە کردووە یانی لەسەر ئینسانیشە ئەو ئازمایشیانە کردووە تقریبا ئیعلامیان کردووە کە ئەو نەتایجە مشابه بووکە وتویانە کە حساسیەتی گەرێکی تایبەتیشی بووگە بە تایبەت بە قەڵەوی و بە ئەنسولین کە دیارە ئەمە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە بتوانن لە داهاتووە بە فەرایندگەرێکی تر لە ڕێگەگەرێکی ترەوە نەخۆشی دیابەت چارەسەر بکرگێت. دیارە تاقیقاتەکەی ژیان ئامارگەریان داوە کە ئەو متابۆلیتگەرە وتویانە ئەنازەگیری کریاگە بۆ نمونە لە ئەو مشکەرێکی سالم بووگەن وتیانە 111 جۆر بۆ نمونە متابۆلیت لە وەریدگەر ئەو دەمارگەر جگەریانە بوو بە 74 جۆر متابۆلیتیشیان لە ناو خوێنەکانە دۆزیەوە. متابۆلیتەکان زۆرن ئەو من یەک دوو مۆردیانم ناوبر مەسەڵەن لێرە 111 جۆر 74 جۆر لە جۆرێکی تر بەڵام وتویانە ئەو مشکانەی کە مستعدی چاخی بووبن یا دیابەتی جۆری دوو ڕژیمێکی هایپەرلیپیدیمیان دەیەنێ ڕژیمێک کە چۆریکی زۆری بووگە داویانە پێیان ئەمان متۆجی بووبن کە ئەوە ئەو متابۆلیتگەرە هاتووەتە خوارەوە بۆ میکرۆئۆرگانیسمەکە کە لە ڕیخۆڵێشەوە هاتووە. کولن ئەگەر من وەکو ئاخرین بەرنامەکەم من لە جملەی کە خولاسەی کەمەوە بینەرانیشمان زۆر ئین نەبێت چۆن بازێکی تەخەسوسیە ئەڕواتە ناو بەشی سلولشناسی و ئازمایشگایی ئەمان هان بە شۆن ئەوە و کە ئەو پرۆسەی متابولیسمە ئەو متابولیتگەرە کە نەخشیان هەیە لە ئەو سوخت و سازە ئایا
ئەو مەوادە بە کولی ناشکن کە ئەوێتە هۆکار بۆ قەڵەوی یا بۆ هۆکارێکە بۆ دیابەتی جۆری دوو کە ئەو دیابەت جۆری دووە مقاومت بەو ئانسولینێتە تەرەشح ئانسولینەکە کەمە بێتەوە. ئەوانە ئەو هەدەفەسە کە ئەم تیمە تاقیقاتە گرتویانە پێشەوە. لە ئاخریشە وتویانە بەشکەرتر ئێمە پێویستمان هەیە کە یارمەتیمان بن بۆ نمونە وتویانە تیمگەرێکشی دروست بێت کە هەم متەخەسیسی دڵی تێبێت متەخەسس نەخۆشیگەر گوارشی و مەعیدە و ڕوودە و ئەمانمانە لەگەڵا بێت کە بتوانین لە داهاتوە لە ڕێگەیەکی ترەوە چارەسەری قەڵەوی و نەخۆشی دیابەتی دوو بکەن. دیارە یەکێک لەو نەخۆشیگەرەی کە باوە لە تەواو جەوامع دیابەتە یەکێک لەو عوارزیشە کە هەیە ئەمڕۆ هەر ئەو قەڵەویەسە کە ئەتوانێت نەخۆشیگەر جیا لە دیابەت نەخۆشیگەر دڵ دەمارەکان تا سەکتەگەر مێشک و دڵیش دروستکات. ئەوە یەکێک لەو وەزایفەسە کە یەک و هەدەفێکی مهمە کە تیمگەر تاقیقاتی و توێژینەوە لە بەدوایە ئەڕۆ. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان ئەمە ئاخرین تاقیقێک بوو کە من ئەتوانم بڵێم بۆ بینەرانی خۆشەویستمان کە یەک ڕۆژەکە لە کاتی زەبتی بەرنامەکە یەکەم تاقیقاتت لە یەکدان لە مەجللەگەر معتەبەرە چاپ بوو. آخر تاقیق بوو کە دیارەوە ئەوێت کە ڕێگەی واها لە بەریانە کە بتوانن ڕێگەگەری تریش بدۆزنەوە بۆ دەرمانی نەخۆشیەکان یا ئەوەی کە بەرگری پێ بکرێ هەروواکە لەم تاقیقە هاتووە بۆ ئەوە پێویست نەبێت کەسێک تووشی نەخۆشی بێت دوایەوە دەرمانی بکەن بتانن لە پرۆسەگەرێکە بەرگری بکەن. هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بووێتم بەرنامەیشە تا دیداری ترمان لە بەرنمەیەکی تەندروستوی ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتیتان بۆ ئاواتە خوازم.